سڵاوتان لێ بەخۆشەویستان لا دیداری تایبەت لەگەڵتانم مژاری ئەمجارەی دیداری تایبەتم تایبەت کردو بە بەستنی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان کە وا بڕیارە لەم کۆنگرەیەدا پارتی دیموکراتی کوردستان دەستکاری کارنامە و پەیکەری ئۆرگانەکانی حیزبەکە بکات واتە پارتی دیموکراتی کوردستان ئەمانەی لە ئەجەندایە و نەبەستنی کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان لە 12 ساڵی ڕابردوو بە هۆکاری سیاسی بە هۆکارگەلی سیاسی و ئابووری ئەویش هاتنە پێشی شەڕی داعش و ڕوبەڕووبوونەوەی داعش و لامان کاتە هاتنی ڤایرۆسی کۆرۆناوە کێشە سیاسەکانی هۆڕەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستان هۆکار بوون کە کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان لە 12 ساڵی ڕابردووە نەبەستراون و سەرڕایەوەی پارتی دیموکراتی کوردستان لەم ساڵدا کۆی ئەو تەحەدیانە هاتوونەتە پێشەوە پارتی دەچێتە نێو کۆنگرەوە تا ئێستا ینی وا دەبینرێتەوە کە کۆنگرەیەکی نۆعیە و سەرۆک بارزانی هەڵبژێڕایە وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان جێگیری یەکەم ڕێزدار نەچیروان بارزانی و جێگیری دووەم ڕێزدار مەسرور بارزانی بوونەتە جێگیری یەکەم و دووەمی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ کاک سەلاحەدین کوردستانی وەکو چاودێری سیاسی ئەم تەورێ تاوتوێیەکەین کاک سەلاحەدین بەخێراتی. زۆر سپاس بژیت. زۆر سپاس بۆ بەڕێستان. کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان گرنگی بەستنی کۆنگرە هەر بە گشتی ئەم دیموکراسەتە لە فەزایەکی دیموکراسیە چەندێک گرنگە؟ لە ڕاستیدا بۆ هەر حیزبێکی سیاسی لە پرۆسەی خۆنوێکردنەوە و خۆ ئابدەیتکردن و خۆ ئامادەکردنی بۆ ئەو پرۆژە و پرۆسانەی کە لە پێشێتی و هەروەها ئەو بارودۆخی کە بە لە چوارچەوەی بەرنامە و پێڕە و لە ڕابردوودا لەسەری کاری کردووە خاڵە بەهێز و لاوازەکانی پەیکەربەندی کۆنگرەی پێشوو سیاسەت گوزاریەکانی پرۆژەکانی بۆ کاروباری ڕێخستن مەسئلەی جەماوەری بابەتی هەڵبژاردن بۆ ئەوەی شەنوکەوێکی گشتی سیاسەتی ڕابرد و راپۆرتێکی درستی لەسەر بدرێتەوە و کارەکانی ئەو ماوەی پێشووی پێش کۆنگرە بینی نێوان کۆنگرەکان لە کۆنگرەی 13 بۆ 14 بۆ نمونە هەموو ئەمانە پێداچوونەوە و دیراسات و هەڵسەنگاندنی دەوێت و لە ڕاستیدا گرنگەکەی لەوەدایەکە هەر حەزبێکی سیاسی بۆ ئەوەی کە بڕگە بە بڕگە لەگەڵ قۆناغەکانی ژیانی سیاسی خۆی بچێتە پێشەوە کە یەکێ لە گرنگترین قۆناغ و بڕگەکانی ژیانی سیاسی هەر حیزبێکی سیاسی کۆنگرەکانیەتی و بێە لەسەر ئەساسی ئەم زەرورەتە نەک بۆ تەنیا مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان بۆ هەموو حیزبێکی سیاسی کە لە دۆخی ململانەی سیاسیدایە بۆ بەجێبەجێکردنی پرۆژە سیاسیەکانی خۆی کۆنگرە بابێکی ئەساسی و بنیادێکی ئەساسی هەیە کە دەبێت بەرحاڵ هەوڵ بدرێ کۆنگرە بگیر درێ بەڵام ئەوەی کە زۆر جار دوا دەکەوێت یان بارودۆخێک دروست دەبێت بەرحاڵەوە باسی دەکەین ڕەنگە زەرفێتی لەسەر مەبنای ئەمە گرنگە کە کۆنگرە چەندی دەکرێت دراسەتی هەموو ڕەهەندە ژیانە ڕەهەندە جەماوەریەکان ڕەهەندە سیاسیەکان ڕەهەندە ئابوووریەکان ئەمنیەتیەکان و سەرجەم سێکتەرەکانی پەیوەندیدار بە سیاسەتی ناوخۆیی سیاسەتی دەرەکی و ناوچەیی بکەوە لە ڕاستیدا هەڵسەنگاندنی ورد و درشتی بۆ بکات. بە گوێرەی سەردەمەکان کە 13 کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان کە بەستراوە بە گوێرەی سەردەم و کات و مەهامە سیاسیەکان پارتی هەڵگری دروشمەکان بوو. لە ڕاستیدا هەر حیزبێکی سیاسی پێویستی بە استراتیژ هەیە لە چوارچەوەی استراتیژە پێویستی بە تاکتیک هەیە بۆ ئەوەی بگات بۆ ئامانجانەی کە دەهەیە بیپێچێ و بۆ زەینیەت سازی و هەدەفمەندکردن و ئاراستەمەندی ئەم فکرە سیاسیانە پێویستی بەوەیە کە دروشمەکانی وازح و ڕوون بێ کە لە چوارچەوەی کام دروشمانەدا وەکو هێڵی گشتی و سیاسەتی گشتی خۆی حرەکەت دەکات. بێگومان پرۆسەی دادپەروەری و نوێبوونەوە و ئەم بابەتانەی کە لە کۆنگرەی ڕابردوودا بەرحاڵ پێکەوە ژیان و شتە باسی لێوە کراوە بەشێکی زۆری کە بەرحاڵ کاری سەرکراوە چۆتە پێش بەڵام بەشێکیشی مەسئلەی دادپەروەری کە خۆتان نەزان یانی تایبەت نییە بە کۆنگرێکی تایبەتی ئەمە دادپەروەری پرسێکی هەمیشەییە بۆ نمونە پرسێکە دەتوانێت 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ 50 ساڵەوە بۆ مێژووی میلەتێک درێژێ هەبێت چون دادپەروەری نەبەسراوەتەوە بە زەمانەوە بەڵکو لەگەڵ پرۆسەسی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەلگا ئەمە ئەچێتە پێشەوە چوارچێوەی خۆی وەردەگرێەوە کۆمەڵێک معیار و پرەنسیپ و پێوەری هەیە کە ئەمانە تۆ دەتوانی باسی لێ بکەیت چەند دەتوانیوێتەوە ئامانجانەی خۆی پێکە حدی ئەقل لەسەر مەسەلەی پاراستنی خاچ شناس
ئایدنتیتی کوردستان مەسئلەی سەروەری نەتەوایەتی و نیشتمانی ئەگەرچی ڕوبەڕووی هەڕەشەی جددی بۆتەوە بەڵام بەرحاڵ پارتی خۆی هەمیشە ئیدعای ئەوەی کردووە کە لەسەرەوە و لە پێشەوەی ئەو سەنگەرەدایەکە کار لەسەر مەسئلەی پرسی کورد و ناسیۆنالیزم و نەتەوایەتی و شناس و ئایدنتیتی کوردی دەکات بە هەموو ئەو ڕخنانەی کە بەرحاڵ وەکو ئەو خەڵقانش کە لە دەرەوەی پارتیش لەسەر پارتی هەیە ئەوانە لە ناو پارتیش لەناو پارتی لەسەر پارتی هەیەەکە بەشێکی ڕەنگە تەوجیهی هەبێت و ڕاست و دروست بێت و بەشێکیشی ڕەنگە هەڵبەتە بەشێک بێت لە جەنگی دەرونی و ڕەنگە ڕاست نەبێت و بۆ ململانەیەکی دیکەی ناو مەدانی سیاسی و ململانەی سیاسی بەکارهات بێت لەسەر و هەموو ئەمانەوە بەرحاڵ ئەوەی دەچێتە پێشەوە نسبیە ڕەنگە مطلقاً تۆ نەتوانی بڵێ حزبێکی سیاسی هەموو ئەو بەرنامە پرۆژانی کە هەیەی بە دروستی چونکی بەڕاستی تۆ لە چوارچەوەی بەرنامە و پێڕەودا کۆمەڵە بەرنامە و خاڵ و ئامانج دیاری دەکەی بەڵام ئەمە تیۆرە بەڵام کاتێک ئەسیتە پراکتیکەوە بربەستەکانی بەردەم ڕێگای جێبەجێکردنی لە ئاستی ناو خۆتدا چیا لە ئاستی کۆمەڵایەتیدا بەستە لەوە ظروف و زەمان و کات ڕەنگە ئەفشارانی کە لە دەرەوە هەن بەڵێ ئەفشارە دەرەشیەکان فشارە ناوخۆیەکان چون خۆتان دەزانن ئێستێ هەرێمی کوردستان کە بۆ نمونە پارتی وەک حیزبێکی سیاسی گرنگ بەشێکە لەم هەرێمە باشە بەشێکە لە وجودی ئەم هەرێمە وەکو حیزبێکی سیاسی لەسەر دێڕی ئەو پرۆسەیەشدایە بەرحاڵ خۆتان دەزانن کە کوردستان لەژێر تەوژمێکی زۆری ئێرعابی فکر شەڕی میدیایی شەڕی سیاسی شەڕی ئابووری شەڕی لۆجستیکی و تەنانەت هەڕەشەی ئەمنیەتی و تەنانەت موشکباران و دۆڕۆنباران لە هەموو ئەم حاڵەتانەدا وەخنکاندنی ئابووری کوردستان تۆ حیزبێکی سیاسی لە باردۆشی بەڵێ بڵێ لە حیزبێکی سیاسی کە پرۆژێکی هەیە لە هەرێمێکی ئاوادا کە هەر چوار جغرافیایکی خنکاوی هەیە ژۆپۆلیتیکێکی مشکلی هەیە بەڕاستی زۆر قرسە ژۆپۆلیتیکی کوردستان بەتایبەتی هەرێم لە حاڵتێکی ئاوادا تۆ ئەو شتانەی کە وەکو ئاماج وەکو بەرنامە وەکو پرۆژە دیاریان دەکەی جێبەجێکردنیان زۆر ئەستەمە تۆ چەند لە چەند لاوە لە ژێر فشاردا بۆیە ئەگەر بەشێک لەم ئامانجانەی کۆنگرەی سێزدە مەسەلەن بەدینە هاتووە خۆب ئەوە نییە کە خۆی پارتی ئیهماری لەکرد بە بەڵکو زۆرتر بۆ ئەوە دەگەڕێتەوە کە فشارەکان زۆر بوون تۆ لە چەند لایەنەوە چەندین جبهەی گوشارت لەسەر بووە ئەوەندەی کە توانی شتە بیکەیت بەرحاڵ بە دەستکەوت و داهێنان و نوێبوونەوە نیشان کۆی ئەوانە ینی پارتی لە کۆنگرەی چواردە بەڵێنی ئەوەیە کە بیان خاتە ینی ئەجەندای کارکردنەوە ئەکاتە ئەوەی کە ئەم بەڵێنەیەوە کە کۆی قاعید ینی دابزێتە ئاستی ئەوە لەگەڵ ئەندامانی خۆی ینی بە بەو شێوە کاتە قیادە و قاعید پێکەوە ئەم دانەبەزێ ینی ئەو هەڵ نەبەزێ بۆ لایە ئەوان دابزنەوە بۆ لای ئەمە بە کولتوریکردنی ئەمە ینی تا ڕادێ لە فەرەنگی ئێمە هەمیشە بچووک ئەڕاتە لای گەورە بەڵام ینی لەم کۆنگرێ بەڵێنێ ئەوە دراوە بە خودی کادری پارتی هەن ئەوان دابزن بۆ لای دروست قیادە ئەڵێم ینی مەبەستمە لەم کۆنگرێ ئەو بەڵێنانە ئەدرێت ینی کوی ئەو چاکسازیانەی دیکەش بەرحاڵ زانی چۆنە هێشتێک لە ڕەگەزەکانی حیزبی سیاسی پێگەی جەماوەریە بوونی پێگەی جەماوەری زۆر گرنگە ینی کۆڵەکەیکی حیاتی ژیانی سیاسی حیزبێک لەسەر ئەساسی قاعدەکەی وەستاوە جەماوەرەکەی وەستاوە و بەرحاڵ تۆ سیستمی ئەحزابی سیاسی من بەرحاڵ تا کۆنگرێتەوە نەبێ و تەسویبی بەرنامە و پێڕەو نەکرێ و ئەو بەرنامە و پێڕەوە بە ڕسمی پەسەند نەکرێ و بڵاو نەبێتەوە وەکو تەسویب و کۆنگرە کە پەسەند دەکرێت تۆ ناتوانانی بڵێ ئەمەی لا دەبرێ ئەوەی ئامادەیە ئەوەیە بۆیە قسەکردن لەسەرەوە جارێ ناتوانێت سەنگی مەحەکی لەسەردانی بڵێ ئەمە چەسبیوانەتە تاوکە و کاتێکە لێژنەکانی کۆنگرە تەسویبی ئەوانە دەکەن و دواتر دەخرێتە دەنگدانەوە دەنگی لەسەر ئەدرێ ناتوانانی بەڵام یەک شتەیە کۆمەڵە شتی گشتی هەیە ئەو مەسەلەی پەیوەندی نێوان سەرکردایەتی و بەرحاڵ جەماوەر بۆ هەر حیزبێکی سیاسی هەر بۆ پارتینە بۆ هەر حیزبێکی سیاسی لە هەر شوێنێکی دنیادا بێ زۆر گرنگە لە چ ڕوویەکەوە هەمووتمان چەند ڕەگەزێک هەیە بۆ حیزبی سیاسی ئەم ڕەگەزەیەکیان بنکەی جەماوەریە مەسئلەی یەکێتی سەرکردایەتیە بابەتی ئامانج و هەدەفە مەسئلەی یەکێتی ڕێخستنە مەسئلەی گەیشتنە بە دەسەڵاتی سیاسی و کارکردنە لەسەر ئەو پرۆسەیە کە بەدەستەوەیەتی جا بۆیە ئەو بابەتی کە باست کرد مەسئلەی دابەزێنی قیادە بۆ نێو جەماوەر و کەوادری خوارەوەی حزبی سیاسی نەکتەنیا بۆ ناو کادر لە چوارچێوەی تەنزیماتی حیزبەکەدا گرنگە لە دەرەوەی حیزبەکە ئێمە بەشێکی ئاعزەمی کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی خۆڵەمێشیە واتە ئەم کۆمەلگایان لە چوارچێوەی ئیدئۆلۆژی حیزبێکی سیاسیان نین بەدەرن ئەمانە خەڵکێکی زۆرن لە کوردستاندا ئەنێ ئەو ڕێژەیە کە بەرجاری ناکەن لە دەنگداندا بۆ نمونە تۆ وەختێک کە کۆنگرە دەبەستی پرۆژەت هەیە
بۆ ئەوەی کە تۆ زۆرترین بەشداری کۆمەلگا لە کارلێکە سیاسیەکاندا بکەی لە فعل و ئینفعالاتی سیاسی بۆ بەشداری لە پرۆسی سیاسیدا بگریتە پێش. ئەمە زۆر گرنگە بۆ نمونە ئەم قیادەیە کە پێویستە بێتە نەو جەماوەری خۆی و تەنیا بۆ ڕێخستنی حیزب نەبێ بەڵکو بۆ پانتایەکی گشتتری کۆمەلگا بە شێوەی ئاسۆیی بێ بعدێکی ئوفقی هەبێ ئاسۆیی هەبێ نەک بعدێک یان لایەنێکی شاقۆڵی یان عەمودی لەسەرەوە بڕوانەتە خوارێ. چون ئەمە بۆ کۆمەلگایی لە حاڵی پەرەسەندندا تۆزێ مشکلەیە چونکە سیستەمی حیزبەکانی کوردستان بەداخەوە زۆربەی لەسەر بنەمایەکی چەپا با حیزبە ئیسلامیەکانیشەوە تەنانەت بنەماکەی لەسەر بنیادی ئەو حیزبە سۆسیالیستیانەیە کە بەرحاڵ لە ئەوروپا دروست بوون و دواتر پەرەیانسان بە جیاندا ئەویش سنترالیزمە واتە لەسەرەوە بە خوارەوە بڕیارەکان دێن بەڵام ئەی لە بنکەوە بۆ حەوزەکان و لە حەوزەکانەوە بۆ سەرەوەتر و ئەمە چۆن دەگەڕێتەوە فیدباکی داخوازیەکانی خەڵک لە ئەوتپوتی کاری سیاسی ئێنڤایرۆمنت و کۆمەلگای کوردستانەوە چۆن بەدخەلی ئەچێتە بەڵێ چۆن ئەچێتە ناو ینی ئەو ویستانەی جەماوەر ئەچێتەوە بۆ قیادەت چۆن قیادە هەڵسەنگاندن و شەنیکەوی بۆکەوە چۆن فیدباکی خۆی دەداتەوە جارێکی تر بۆ ژینگەی کۆمەڵایەتی بۆەوەی کە بتوانێت کۆنتاکتێکی بەردەوام و دینامیکی هەبێ لەگەڵ کۆمەلگادا چ کۆمەلگای سیاسی وەکو نوخبەکان و ئێلیتەکان و ڕۆناگبیرەکان و بەشەکانی تری کۆمەلگا سنافەکان و بەشانەی کە ڕێکخراوەکانی NGO و کۆمەلگای مەدەنیە چ بەشەکەی تری کۆمەلگای کوردستان کە لە دەرەوەی بازنەی ڕێکخراوەکانیشدایە و کۆمەلگایەکی بەرحاڵ خۆڵەمێشی و کەمیژنیە ئەو ڕێژەیە لە کوردستاندا تۆ بتوانانی ئەو کۆنتاکتە دروستکەی ئەم مەسەلەن تۆ کۆنگرە دەگرێ پارتی دموکراتی کوردستان وەکو بۆ شێوازی کاری حیزبی خۆی لە داهاتوودا بۆ ئەوەی کە بتوانێت زۆرترین بنکەی جەماوەری هەبێت تا بتوانێت دەنگێکی زۆرتر کۆبکاتەوە و بتوانێت سنگێکی زیاتری هەبێت لە پەرلەمان و لە سیستمی حکومڕانیدا بۆ ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان ڕەنگە بتوانێت مەسەلەن وەکو حیزبێکی سیاسی بە تەنیا قودرەتی ئەوەی هەبێ ئەوەندەی جەماوەر هەبێت کە حکوومەت دروستکە ڕەنگە حکوومەتێکی مستەقەرتر لە کوردستان هەبێت تا حکوومەتێکی بنکە فراوان زۆر جارم حاڵەتانە هەیە لە کۆمەلگایەکدا تۆتوانی بڕیارەکان ئەو کاتە بڕیارەکان دەتوانرێت تەسویب بکرێن کاریان لەسەر بکرێت جێبەجێ بکرێن یعنی کۆنگرە دەکرێت بەشێک لە بەرنامەکانی بۆ نمونە ئەوە بێ بەڕاستی چۆن بتوانێت زۆرترین جەماوەر بەقنا بگەێنێت کە لە دەوری حیزبەکەی کۆب بێتەوە لە بینی کۆنگرەی 14 بۆ 15 بۆ داهاتوو و چۆن بتوانێت دەنجی پەرلەمان بە زۆرینەی زۆر بەدەست بێنێ چۆن بتوانێت کە بنکە جەماوەریەکانی فراوان کە چۆن بتوانێت لەو ناوچانەی کە نقطەی کوێری کاری ڕێخستنی وین تا ئێستاکە بتوانێت بیان کاتەوانە و بڵین بیان خات ڕووماڵی گفتمانیان لەسەر کا لەسەر ئەو جەماوەرانە ئەمە هەمە و هەر حیزبێکی سیاسی تریش ستەق دەکات و هەر حیزبێکی سیاسی جام حیزبە دەکرێت لە سلێمانی هژمونی هەبێ دەکرێت لە هەڵەبجە هەی بێ دەکرێت لە هەولێر و دووهۆکەی بێ هەر حیزبێک و پارتیش وەکو حیزبێک کە زۆر کارتێکەرە دەمەوێت باسی یەکشی تر بکەم ئەوەمان لەبیر نەچێت ئێمە لە کوردستاندا چەند حیزبێکی گەورەمان هەیە بەسم کوردستانی گەورەیە لە ڕۆژهەڵات لە باکوور لە باشوور هەمووی سێ چوار حیزبی گەورەمان هەیە کە حیزبی گەورەن و بەهەرحاڵ فیگەری گەورەی سیاسی کوردستانە لەنێو ئەوانەشدا پارتی هیچێکە لە تۆکمەترین حیزبیان لە ڕووی سەرکردایەتی و تاکە حیزبیشە کە قەیرانی سەرکردایەتی نییە لە هەر چوار پارچەی کوردستانە ئەم حیزبە ئێستا بەشێک لە کوردستان ئیدارە دەکات کە باشووری کوردستانە هەڵبەتە ئەحزابی تریتیان لەگەڵی لەگە حکوومەتدا بەڵام بەرحاڵ هێژمونی ئەو قودرەتی بەڵێ لە ڕووی دەنگدان و لە ڕووی ئامار و نیشتەوە وایە ئەم حیزبە پەیوەندی نێودەوڵەتی هەیە پەیوەندی ناوچەیی هەیە لەگەڵ دەوڵەتانی ئیقلیمی پەیوەندی هەیە لەگەڵ دەوڵەتانی تری ناوچەکە پەیوەندی هەیە لەگەڵ ئەوروپا لەگەڵ ئەمریکا حتا تەنانەت لەگەڵ رووسیا و چینیش پەیوەندی هەیە ئەم پەیوەندیانە دەکرێت بەشێکی اقتصادی بێ مەسئلەی شناسی کورد و پرسی کورد و ئەم شتانە هەیە باشە حیزبێک لەم بارودۆخەدا کە خۆتە زانی 75-6 ساڵیش ئەم حیزبە وجودی هەیە لە کاتێکی ئاوادا حیزبێکی ئاواهی کۆنگرەکەی کارتێکەری هەیە لەسەر ژیانی سەرتاپای خەڵکی کوردستان گرنگی پارتی زۆر گرنگە ئەزانی چۆنە پارتی حیزبێکی قورسە پێشتریش وتومە حیزبێکی زۆر قورسە زۆر بە ئاسانی ناتوانێت کۆمەڵێک بەرگار بدات چونکە هەر بەرگارێکی دەیدا ڕاستەخۆ ناڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر کوردستان نەک لەسەر تەنیا باشووری کوردستان لەسەر هەموو کوردستان و لەسەر عێراق و ناوچەکەش کاریگەری خۆی تا حەدێکی باش دائەنێ بە تایبەتی لە چوارچێوەی قانونیشدا کە دەبێ بۆ نوێبوونەوە بەشداریکردن لە هەڵبژاردن مەسەلەن هین بکات
بۆ نمونە دەبێت 4 ساڵ جارێ بگیرێت کە نەگیرا خۆتانزان بۆ خۆت باسی هۆکارەکانت کرد مەسەلەی شەڕی داعش بوو مەسەلەی قەیرانەکان لەگەڵ عێراق و ناکۆچیەکان بابەتی قەیرانی ناوخۆیی ناو کوردستان بابەتی کۆڤید 19 زۆر تیژ ڕێگر بوون لەوەی ئێستش بەرداوام بەڵام بەرحاڵ کۆنگرە دەبێ بگیر ئەم کۆنگرە تەبعاً تەسیراتی خۆی هەیە یەکەم پێش هەموو کەسێک ئەم کۆنگرەیە کاریگەری لەسەر پەیکەری خود حزبدانێ لەسەر ئەندامانی لەسەر کادرەکانی کە پێویستیان بەوە بووە جارێکی تر بە حاڵ خۆی ڕاستە و پاستە بکاتەوە ئەو لایەنەکەم و کورتیانە لا بە لایەنەکانی کە بەهێزن یا پێویستە بۆ نمونە ئایا ئەنجومەنە سەرکردایەتەکان دەمێنێ نامێنێ ئایا چۆن شێوازی کارجێڕیان ئەنجام دەدرێ ئایا فۆرمی سیستەمی کارجێڕی لقەکان چۆن دەبێت فۆرمی کاروباری ئەنجومەنە سەرکردایەتەکان ڕێخستنەکان شێوازی هەڵبژاردن شێوازەکانی مێتۆدی کاری ڕاگەاندنی ئایندە بڕیان لەسەر ئەوان بڵێ مەبەستم چییە تەواوی ئەمانە کاریگەری ڕاستەخۆ و ناڕاستەخۆی لەسەر خەڵکی کوردستان حتا ڕەنگە لەسەر بازاڕی کوردستان لەسەر کار و کاسبی لەسەر حلکردن و دروستکردنی هەیئەت و لیژنەگەلێک گۆشت پەیوەندی لەگەڵ ئەحزابی سیاسی تری کوردستان چون لێژنەی پەیوەندیەکان دروست دەبێتەوە بۆەوەی کە ڕێکەوتن بکرێت سەر لە نوێ هەندێک ڕێکەوتنی نوێ بکرێت بۆ شێوازی ئیدارەدانی کوردستان ئەمانە هەموو گرنگن بۆیە کۆنگرە ڕاستی کە ئەگیرێت بەتایبەتی حیزبێکی کاریگەری وەکو پارتی لە باشووری کوردستان شتێکی ئاسایی نییە وەکو کۆنگرەی حیزبێکیش نییە کە دارحاڵ ڕەنگە هینی کەمتر بێ هژمونی جەماوەری و یان موقعی بڕیار و دەسەڵاتانە بێ فەرقی زۆر زۆرە بۆیە زۆر گرنگە و من هیوادارم کە سەرکەوتوانە لێ بێتە دەرەوە گەورەترین سەرکەوتنیش بۆ کوردەوەیە کە دوای ئەم کۆنگرەی یەکگەلگیزیەکی زۆر گەورە بگەڕێتەوە بۆ نێو ماڵی کورد بۆ نێو گفتمانی کوردی بۆ نێو خطابی سیاسی کوردی بەرامبەر بەم تەسەوەرە مامۆستا قسەکە لەسەرەوەی کە ینی کۆنگرەکە بەسرێت ئینسانانی چینە چنە پێشەوە و حتمما تەرحی ینی بیری نوێ و قسەی تازە و ینی ئەوەیەتە پێشەوە بە جیاوازی هەر بۆیە گۆڕانکاری ینی نەوعی لە پارتی دیموکراتی کوردستانە ڕۆیە لەم کۆنگرەی تقریبا چەند ساڵە کۆنگرەمان نەبەستۆ 12 تۆ لە 12 ساڵدا خوێندنەوەیەکی کۆمەڵناسی لە چوارچێوە مەدەنیەکەی کۆمەڵناسی سیاسی دەروونناسی سیاسی اقتصادی سیاسی سیاسەتی اقتصادی کوردستان بە شێوەیەکی گشتی بخوێنەرەوە پرۆسەی پەرەسەندنی کۆمەلگا و ژیان و ژیاری کۆمەلگا بخوێنەرەوە بەراوردی بکە لە نێوان مەسەلەن ئەو 12 ساڵە 12 ساڵ بەر لە ئێستا کە لە پێشتر ئامادەکاری کراوە کۆنگرە بگیرێ لە ئەو 12 ساڵە بۆ دواوە تا ئێستا چ نوێبوونەوەیەک لە سیستمی بیرۆکە کۆمەڵایەتەکان نەسلی نوێ هاتوتە نێو یاری سیاسیەوە ئەوەی کە 12 ساڵ لەو پێش 12 ساڵ تەمەنی بووم ساڵ 24 ساڵ تەمەنیەتیت ئەوەی کە 15 ساڵ تەمەنی بوو بێت ئەمڕۆ 27 ساڵ تەمەنیەتی جیاوازی سەردەمەکە زووتر ئەڕواتە پێشەوە هاتنە پێش کۆمەلگا جیلێک هاتووە پێویستی بە خوێندنەوەی دەروونناسی ئەو جیلەیە ئەم جیلە جیلێکی ڕەنگە ئایدۆلۆژیکی چوارچێوە دار نەبێ دابەش نەبێ بەسەر حیزبێکی سیاسی کە بەشێکی زۆریش لە کۆمەلگای کوردستان پێک دێنێ و ئەو کەسەی بتوانێت دەست بەسەر جیلی نوێی کوردستاندا بگرێت لە ڕووی خطابی سیاسی و کۆنتڕۆلی نوعی ئەفکار و گەرایشات و ئاراستەی سیاسیان بکات ئەو حیزبە دەتوانێت بەردەوام ئیمتدادی سیاسی و جەماوەری و پێگەی جەماوەری خۆی زیاد بکە لەسەر ئەساسی ئەمە زۆر زۆر گرنگە باشە ئەم جیلە نوێ چۆن دەخوێنیتەوە ئەوانەی ڕابردوو لە چه ئاستێکدا ئەو پێشکەوتنە کۆمەڵایەتیاتۆتە ئاراوە پرۆسەی سرعەتی تەکنەلۆژیا و نوێبوونەوە کۆنتاکتی ئەم نەوەی نوێیەی کوردستان لەگەڵ دنیای دەرەوە لە ڕێی دیجیتالەوە هەموو ئەمانە پێویستیان بەچون کۆت زۆر زۆر ئاڵۆزە و پێویستی بە وردبوونەوە و شۆڕبوونەوەی جگار عەزیمەیە بۆ نێو سیستمی کۆمەڵایەتی کوردستان لە ڕووی کۆمەڵناسی و دەروونناسی سیاسی و حتا دەروونناسی شیکارانەی کە بابەتێکەیە زۆر گرنگە ڕەنگە ئەمە لێرەدا بەحسەکەی زۆر مدیریەتی استیغلالی قسەکانت کەم بۆچی حتمما مەبەستەکەی بەڕێستان ئەمە زۆر بەپرسیارێ بێمەلاتان لەوەی کە بەڕێستان وەکو چاودێرێکی سیاسی بۆ دووسێ ڕۆژی ئایندەی کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان وتمەکو چاودێرێکی سیاسی پێت باشە ینی چی بکرێ بە تایبەتی چۆن تعامل لەگەڵ ئەم جیلە نوێ بکرێت کە هارد پاوەر سمارت پاوەر و جیلی ینی ئەم موبایلەیە حتمما مەبەست لەو واسە بوو کاتمەنی قسەکانتەوە بەڵێ دوو جیهان هەیە ئێستا جیهانێکی ڕیالیتی مەیدانی ڕۆژانە خەڵک لەو بازاڕ و ئەم لاولا و پەیوەندی کۆمەڵایەتیە
ئاساییە کلاسیکیەکانی کوردستانی خۆمانەکە دەمێک میلەتی ئێمە لەگەڵ پەیوەندیشی ترمانەیە پەیوەندێکی مەجازیە ئەم پەیوەندی مەجازیە بەشێکی ئاعزەمی خەڵک ئەلەر خصوص لە ڕووی پەروەردەشەوە تەنانەت چونە ناو ئەو جیهانەکە بەرحاڵ شخصیەتی تاکەکان تێدا سەقل دەگرێت گەنجەکانی ئێمە کە چۆتە ناو سیستەمی ئەپلیکیشنەوە ئەم سیستەمی ئەپلیکیشنە پێویستی بە خوێندنەوەی مدیریەتی ئەپلیکیشنەکان هەیە کارگێڕی ئەپلیکیشن بۆی تۆ بزانی کۆمەلگاکەت چی دەوێت لە نێو کۆمەلگاکەتدا ئەو کەسانی کە لەگەڵ لە ئەنتەرنێت و لە سیستەمی دیجیتالیدا لە پەیوەندی کۆنتاکتان چیان دەوێت خواستەکانیان چین لە ڕووی چۆنیەتی بەکارهێنان و چەندێتی و ئاماری ئەپلیکیشنەکانەوە بتوانانی بیخوێنیتەوە چەندە خەڵک فەیسبوک بەکاردێنێ زۆرتر حەزیان لە چی ئەم خەڵقا چه خطابێکی سیاسی زۆرتر گوێ لێ دەگرن کام نوێبنەوەی سیاسیان بەلاوە گرنگە کام گفتمانی سیاسیان بەلاوە گرنگە زۆرتر گوێ لە چه ئەخبارگەلێک دەگرن ئەو شتانەی کە بۆیان گرنگە لە پرۆسی سیاسیا جێبەجێ دەبێت چییە چاکسازیەکانی کە تۆ وەکو حزبێکی سیاسی لە حکوومەتە ئەیکەی ئەوانە کام راپۆرتانەی زۆر گوێ لێ دەگیرێ گرنگی پێدەدرێ ئەو شخصیەتانەی لە حزبەکەی تۆدان کامانە زۆرتر لەنێو ئەم بەشە لە جەماوەردا لە ئەنتەرنێت و لە جیهانی دیجیتالیدا بەدوایاندا دەچن و خطابیان گرنگە بۆ سەر خەڵق و بەتابەتی بۆ ئەو جیلە ئەمە زۆر مهمە ئەمانە ئەڵێت وەکو پڕ نەکردنەوەی حەزنا بەڵکو وەکو ینی وەکەوەی چی داخوازیەکانیان بکرێتەوە ئەمە شتێکی تەخەسوسیە من ناتوانایەوە ئەوانەی کە ئایتیان خوێندووە ئەوانەی کە کاری دیجیتاڵەکەن زۆر باش دەزانن و کەسانی کە مدیریەتی کاری ئەپلیکیشنیان کردووە زۆر باش دەزانن کە ئەو ئامارانەی کە ئەو ئەپلیکیشنە گەورانە بە تایبەتی وەکو فەیسبوک و توێتەر و یوتیوب و ئینستاگرام و تەلێگرام و ئەمانە بەشی لە دەروناسی کۆمەلگا پیشان حیزبێکی سیاسی دەدەن بە مەرجێک بتوانێت ئاماری ئەپلیکیشنی و سەردانی ئەوانە لە ڕووی کۆمەڵایەتی و بەکارهێنانیەوە بتوانێت ئامارەکانی دەستکەوێت و کاری لەسەرکە لە ڕووی سیاسی و پرۆژەی سیاسی بۆی و بتوانێت بیهەوێ ئەو پرۆژانەی کە هەیەی ئەنجامی بدا بۆ داهاتووی سیاسی وڵاتەکەی خۆی مەبەستم لەو بەشە بوو لە جینی کۆمەلگا ئەنا ئێمە بە هەر حاڵ جیری کلاسیکمانەیە لە کوردستاندا خەڵکی گترمانەیە نیوە بە نیوە لە دیگەڵ دنیای دیجیتاڵیە و لە دنیا واقعیدا خەڵکێکمانەیە معدەل سەری بە دنیای دیجیتاڵەوەی و کاری ئەوەیە و ڕەنگە ماوەیشتر لە کوردستاندا سیستمی فرۆشی ئۆنلاین و کاری ئۆنلاین و بازاری ئۆنلاین و سیستمی دیجیتاڵی بانکی لە کوردستان و هەموو ئەمانە بە جۆرە لە جۆرەکان کۆمەلگا بەرەو سیستەمێکی ئەلەکترۆنی دەبن حزبێکی لە 76 ساڵەوە پێشدا دەمەزرێت دێت تا ئێرە لەم قۆناغەدا بۆم دنیا دیجیتالی و کۆمەلگا دیجیتالی و ئاڵۆزەی ئێستا وردە چی دەبێت لە پرۆژەی کابینەوە لە پرۆژەیە کە چۆن ئەوە پرۆژەی سیاسیەتی حزبی سیاسی بۆ کۆنتاکتەکەی لەگەڵ کۆمەلگا تۆ باسی کۆنتاکتی قیادە و جەماوەرت کرد ئەمە دەکرێت شێوەیەکی ئۆرگانیکی واقعی ڕیالیتی هەبێت لە مەیدانەکاندا لە مەیدانی بنکە جەماوەریەکان و بنکە کۆمەڵایەتەکان و بنکەکانی حزب و ئۆرگانەکاندا بێ ئەو بەشەی تری لە دنیای مەجازیدا تۆ پرۆژەیەکت هەیە وەک حیزبێکی سیاسی کە بتوانیت ویست و داخوازیەکان لەلایەکی خەڵک بخوێنیتەوە و گەرایشات و فکر و ئاراستەمەندی خەڵق و ئەو حەزانەی کە هەیەە ئەو تاکانە زۆرتر ئۆگری چ بەشگەلێکن چین و توێژەکانی کۆمەلگا ئۆگری کام بەشان و پرۆسەی ژیانی لەو پرۆسەیەدان هەموو ئەمانە بۆ حیزبێکی سیاسی نوێکەوی هەیە خۆی ئابدێت کاتەوە لەسەر فۆرمێکی نوێی سەدەی 21 سەردەمی دیجیتاڵدا زۆر پێویستی زەرورن وەم پێم وایە کە بەشێکیش ڕەنگە لەو و حتمەنیش لەو پرۆژەیە کە لە داهاتوو تەسویب لە بەرنامە پێڕۆدا پەیوەندی بۆ بابەتانەوە هەیە لە نمونەی ئەمەی کە ینی دوێنێ لە ئەو دیداری میری ینی نەک تەرحیەوە کراوەتە استراتیژی کارکردنەوە چۆن یەکەی نیشتەجێبوون دابین بکرێت بۆ کۆی چینی توێژەکان ببێت جیاوازی لە بەشێکی قسەکانی پێشوما منوتم قاعید دابەزێتە خوارەوە بۆ لای ینی ئەوە ئەمەیە ینی بەرپرسیارەتێکی مێژووی کەکەوێت ئەو بەرنامەی حیزبی سیاسی پارتی سەیری کە حیزبێکی سیاسی کۆنگرە ئەگرێ کۆمەڵە بەرنامەی دەبێت ئەم بەرنامانە تەسویب دەکات هەڵبژاردن لە پێشە لە ڕژێر ڕۆشنایی کۆنگرە و ڕێنمایەکان و تەسویبی ماوەدەکان و مادەکانی بەرنامە و پێڕۆ و ئەو قرارانەی کە ئەدرێ لە کۆنگراوە دەبێت کاری لەسەر بکرێت بەرنامەی سیاسی خۆی ئاراستی کۆمەلگا دەکات لەو کاتەیە کە دەنگ دێنێتەوە بۆ ئاراستی سیاسی کۆمەلگای دەکات دواتر ئەمە ئەچێتە نەو جانتاکەی بۆ کاری ناو حکوومەت گرنگی کۆنگرە ئەلەوەدایە کە ئێستا بە چنەوەک خوێندنەوەیکی ئەمڕۆیی و ئێستایی وە داهاتوویانە
بۆ پێشکەوتنەکان لەنەو کۆمەلگای کوردستان و زەرورەت و پێداویستیەکانی کۆمەلگا دەکات و ئەمە زۆر مهمە کە کۆنگرێ بەرحاڵ پێویستە بە تەواوی ئەم تانوپۆیانەدا ڕۆبچێتە خوارەوە و بە تەواوەتی دەرکەوتەیەکی لە واقعی سیاسی ئابووری کۆمەڵایەتی کۆمەلگای کوردستان بەدەست بێنێ و بتوانێت بەرنامەکانی خۆی درێژ بکات ئەمە بۆ هەر حیزبێکی سیاسی لازم و پێویستە و عەلە الخصوص بۆ حیزبێکی وەک پارتی مەسەلەن کە دەسەڵاتی هەرێمی کوردستاندایەوە بەشێکی ئاعزەم لە بڕیارات و دەسەڵاتی ئەم وڵاتەی لەدەستە ئەم کۆنگرەی پارتی پێمانەڵێ وەکو ئێستا کە ئێمە دەیبینینەوە باز لەو قاوداخستنان ناکەین کە لەسەر کۆنگرە ئەکرێ لە شێوە شکڵ ینی کە ئێمە ئەیبینینەوە کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان بە سەرکەوتوی کۆتاییەت و سەرکەوتنی ئەکاتە ینی بەرەو پێشوون زیاتر برێوی ئەم هەرێمە چ لە ڕووی نێوخۆیەوە بێت لە ڕووی ئەقلیمیەوە بێت حتمما وایە ئەو حزبە سیاسی ئەبێ پەیوەندەکانی لەگەڵ کۆنگرە ڕێنمایەکانی راپۆرتەکانی بۆ شێوازی پەیوەندی لەگەڵ ئێرانە لەگەڵ تورکیا لەگەڵ عێراقا لەگەڵ تەنانە سووریا لەگەڵ ئەمریکایە لەگەڵ هەموو دنیاە بەشێک لە پەیوەندە دیپلۆماتیکەکانی خۆی چۆن دادەڕێژێتەوانێ و چۆن بەو خەلەلانە داچێتەوە کە لە پەیوەندەکانی لە ڕابردوو هێتی و ئێستا چارەسەریان دەکات بۆ داهاتوە لیژنایبێ بەشێکی لەگەڵ ئەحزابی سیاسی کوردستانیە لە بەشەکانی کوردستان بەشێکی بۆ ناوخۆی کوردستان و باشووری کوردستانە و بەشێکی پەیوەندی ئۆرگانی و کارلێکچیەکانی سیستەمی کادر و لەق و ناوچە و سەرکردایەتەکانی تی کە ئەمانە هەموو پێویستی بە شەنوکە و بە جۆرە لە جۆرەکان پێویستی بە دووبارە بنیانانەوە و ڕێخستنەوە و ڕاستە و پاسەکردن هەیە و حتمما دەبێ ئەم چاکسازیانە لە شێواز و فۆرمدا بکرەوەی پێویستە نوێ بکرێتەوە ئەوەی کە پێویستی شەوکو مەبادە دیارە هەندە مەبادە هەیە کامیشەیە مەسەلەی کووردە لە سەریان پێداگرە بەڵام هەندێک شتەیە پێویستی بە نوێبوونەوە و تازەکردنەوە هەیە هەندێک خاڵ پێویستی بەلابردن هەیە بەهەرحاڵ چەندە بەشداری پرۆسەی جەماوەری لە نێو سیستمی کارگێڕی حزبدا بکرێت و ئاسانکاری لە چارچەوەی بەرنامە و پێڕەودا بکرێت و دەست و پێی کەوادر بکاتەوە لە بواری جۆرا و جۆردا هێندە پرۆسی پێگاندنی کادریشی تر لەو مۆزوعانەیە کە ئاسان کۆنگرە دەبێ گرنگی پێبدا بە نظری من ڕاستی مەسەلەن حزبێکی وەکو پارتی یا حزبێکی سیاسی تر لە کوردستان کۆنگرەی دەگرێ بەرحاڵ ئەم پێویستی بە پێگاندنی کادری پرۆفشناڵ هەیە من بۆ خۆم بۆ چوونم وایە پێم وایە پارتیە بێ مەسەلەن دەستگایەکی پێگاندنی کادری پرۆفشناڵی لە زۆر بواردا هەبێ بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە هەڵگری بابەتێکی ینی هەیەی مەسە هەندێک دەستگای هەیە هەندێک دەستگای هەیە بەڵام لەمەولا پێویستی بە ئەستێرە سازی هەیە لە کادرداواتە پوختەیەک دەو کەسانەی کە بەڕاستی بە مانای کادر پرۆفشناڵن ئەمانە پەروەردە دەبن هەندێکیان بەرحاڵ لە پرۆسی تاکە کەسی خۆ پێگەاندندایە بەڵام پێویستە ئەمە زیاتر بە سیستەم بکرێت پرۆسی پێگەیاندن تایبەتی پارتی کە هەڵگری ینی بەرەیەکی زەقی نیشتیمانیە کە هەر میلەتە هەر کەسێک مافیەوەی هەیە خاوەنی گیانی خۆی بێت چۆن ئەمە زیاتر ینی بڕواتە ینی ڕۆحی کادران زۆر گرنگە زۆر گرنگە لەسەر سێ بنیاد ئیش بکە پێگەاندنی کادری جەماوەری کادری خاوەن فیگەری سیاسی و فکری سیاسی و ئابدەیت بە وەزعی ڕۆژ و کادرێک کە قدرەی مدیریەت و کارگێڕی هەبێ لە سیستەمی ئۆرگانیکی ئەو حیزبەدا ئەم سێتە بەقە لە کادر زۆر گرنگە بۆ هەموو ئۆرگانەکان بلێ ئەسسنا ئەو سیانە هەراوایسە بخم بۆ سادەیە ئەکرێت لە بەرنامە زۆری قسە لەسەر دەبێت ئەوە باسێکی دوور و درێژی دەوێت بڵێ ئوستاز وەڵام من زۆر کاتم نەماوە ئەگەر نەم پەرژای بێتە سەر قسەیە پرسیارێ بفەرمووی لە کەمترین کاتە وەڵام من هیوای سەرکەوتن دەخوازم بۆ پارتی و بۆ کۆنگرەکەی هیوادارم کە بتوان بە باشترین شێوە لێ دەرچن لە بارودۆخێکی سەرکەوتوودا ئەوەش کە باست کرد بەرحاڵ سەرۆک و جێگری سەرۆکەکان هەڵبژێردراون من پیرۆزبایان لێ دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم تەمەنا دەکەم سەرەتایەک بێ بۆ ئاشتیەکی نەتەوەیی گشتگیر لە سەرتاپای کوردستان قۆناغێکی نوێی ژیانی سیاسی بێ بۆ کوردستان هەر هەمووی هەر لە پێناوی کوردستان و هەموو سەرکەوتنەکانمان لە پێناو خەڵک و خاچی کوردستان بێت زۆر بەخێراتی کاک سەلاحەدین کوردستانی زۆر سپاس بۆ ئێوەش بە بەڕێستان بژی خۆشەویستان و ئازان ئێوەش هەمیشە تەندروست و کامەران بن